لەگەڵ ماڵەوە هاتوونێ بۆ پێداویستێک جژن شتی جەژنیش پێ کاتووە لە تەرەزات و نوقڵ و چوکلات و شیرینی و بەخۆی عادەتە پێویستە بۆنەیەکی ئاینیە لەم ڕۆژەدا بەشدار بین ئێمەش لە بەستۆرەوە هاتوون بۆ کڕینی چەرەزات و چوکلێت بۆ جەژن وەکو نەریتێکی هەموو ساڵ ئێمە دێن بۆ لە ڕێگا دوورەکان دێن بۆ بازار بۆ کڕینی چوکلێت و تێکەڵە و ئەو شتانە. سەرەزات فرۆشین لێرە مثلەن دەوری هەفتەش دوکانێک دەبی لێرە من نزیکەی 10 ساڵ لێرە ئیش دەکەم بە حکمی و ئەزمونی کە هەمە کە لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا 2 ساڵی کۆتایی واتە بە دیاریکراوی 2017 و 2018 بازارەکە زۆر ڕووی لە کزی کردیە ئێستاش جوولەک هەیە بەڵام ئەگەر بێت و معاشەکە هەو وایە مثلەن ماگانە و بەرداوی معاش بدرا بە موچەوەی خۆی وایە وەکو کە پێشتر هەبوو ساڵانی 2011 2012 2013 بەڵام پاش ئەوەی کە داعشا دەبینین مثلەن حکوومەتی عێراقیش موچە و بجێنانێری ئەوە زۆر تەئسیری لە بازار کردیە. أغلبية الأوائل صعب عليها تشتري كيلو الشغليت يعني الأطفال، صعب عليه يشتري كيلو الكيك لأطفاله، يعني حيل صعب والله هاي السنة. اي والله اموره والله تعبانه وحنا نطالب رئاسة الحكومة نطالب سعادة رئيس الوزراء بالالتفات النظر لهاي العوائل. 15 صار شوي ارتفاع بالاسعار تقريبا كل دابه صارت 10000 15000 بمناسبه العيد. الناس تشتري صار ازدحام قبل العيد ما كان يكون ازدحام. اليوم شويه الناس مزدحمه على مود العيد كلها تشتري ضحايا. يذبحون بالمجزره طبعا بالقصابه مو ذبح عشوائي بالبيت. اكو قصابين اكو مجزره صحيه ودكتور يفحصه ويذبح. الناس سبان العلوه عزين والله جاي والله جمل مو الجمل. Здесь прекрасные работы представлены, волшебные, душевные, колористические, очень интересные эффекты. Мир растений раскрыт совершенно, практически наизнанку, каким-то космическим образом в каких-то проектах представлен. Есть проект, мой фаворит, это «Зеркала». Это проект, который соткан из того, что нас делает людьми. Все отлично. Я руководитель питомника «Цветочный город». Фестиваль этот проходит уже 5-й раз. Это одновременно выставка растений и выставка самых разных товаров для ландшафтной отрасли. Каждый нашел в нем на фестивале то, что ему интересно. Приемы, растения, какие-то интересные связи, контакты. Можно познакомиться с авторами садов, спросить их, почему они сделали вот такой сад. Какие приемы художественной выразительности использованы.